شەپۆلی ناڕەزایەتی جەماوەری لە ئیسرائیل لە دژی نەتانیاهۆ. ڕۆژی یەکشەمە 1 سێپتامبر بەرامبەر بە 11 خەرمانانی ساڵی 1403 هەتاوی با بڵاوبوونەوەی هەواڵی مەرگی 6 بارمتەی ئیسرائیلی لە غەزا سەدان هەزار کەس ڕژانە سەر شەقامەکان لە دژی کابینەکەی نەتانیاهۆ و داوای ئاگربەست و ڕێکەوتنی خێرا و دەستبەجێیان کرد. پاش نیوەڕۆیە و ڕۆژە هیستادارت فدراسیۆنی کرێکاری ئیسرائیل بۆ یەکەمین جار لە دوای 7 ئۆکتۆبری 2023ەوە لە ناڕەزایەتی بە کەمتەرخەمی کابینەی ئیسرائیل سەبارەت بە ئازادکردنی دیلەکانی دەستی حەماس لە غەزا داوای مانگرتن و خۆپێشاندانی سەرتاسەری کرد. ئارنۆن باردەیڤید سەرۆکی فدراسیۆنی کرێکاری ئیسرائیل وێڕای ڕاگەیاندنی و بانگەوازە وتی مانگرتن و خۆپێشاندانەکانی ئێستا بۆ یەک ڕۆژە، بەڵام ڕەنگە ئاکسیۆنی دیکەش لە داهاتوودا پێویست بێت. ڕۆن تۆمەر سەرۆکی یەکێتیا سنگەران دەڵێت ئاشتی و ڕێکەوتن لەگەڵ حەماس پێویستە و مەرجی یەکەمیشی بریتیە لە ئازادکردنی بارمتەکان. ناوبراو هەروەها وتی ئەم شەڕە کۆمەڵگەی ئیسرائیل و ئابوووریەکەی لە بەریەک ترازاندووە. ئەنجومەنی بنەماڵەی بەدیلگیرا و بێسەرشوێنەکان داوای لە هاوڵاتیانی ئیسرائیل کرد کە بە پەیوەستبوونیان بەو خۆپێشاندانە بەربڵاو و سەرتاسەریە سەرجەم کار و چالاکیەکانی وڵات بوەستێنن. ئەنجومەنی بازرگانی ئیسرائیل کە نوێنەرایەتی زۆربەی کرێکارانی کەرتی تایبەت دەکات لە 200 گەورەترین کۆمپانیەکانی وڵاتە پشتیوانی لە بانگەوازەکەی هیستادرات کرد. ڕۆژی دووشەممە سەدان هەزار کەس بە دروشمی بارمتەکانمان بە زیندوی دەبێتەوە ڕژانە سەر شەقامەکان و هەموو چالاکیەکی وڵاتیان وەستاند. دەسەڵاتدارانی ئیسرائیل و لە پێشەوەی ئەوان حیزب ڕاستە توندڕەوەکان پاش 6 کاتژمێر لە ڕێگەی دادگای باڵاوە بانگەوازی فدراسیۆنەکەیان بە ئەکتێکی سیاسی ناوبردوو بە نایاساییان لە قەڵەمدا، ئەگەرچی ڕێبەرانی فدراسیۆن و یەکێتی هاوپەیمانیەکانی ڕایانگەیاند کە پابەندی یاسا دەبن، بەڵام خۆپێشاندەران لە هەندێک لە شارەکان بەدانی دروشم لە دژی نەتانیاهۆ مانگرتن و خۆپێشاندانەکەیان درێژە پێدا. ئەرتەشی ئیسرائیل ڕۆژی 31 ئاگۆست تەرمیە و بارمتانەی دۆزیەوە و ئیدعای کرد کە حەماس کوشتونی. بەرپرسی دانوستانکارانی بزوتنەوەی حەماس ئەو ئیدعایە ئیسرائیلی ڕەت کردەوە. ئەندامانی تیمی دانوستانکاری بزوتنەوەی حەماس دەڵێن کە هەر جارێک هەردوو لە ڕێکەوتن نزیک دەبنەوە دانوستانکارانی ئیسرائیل مەرجی نوێ دەهێنناراوە و دانوستانەکان بە بنبەست دەگەێنن. بنەماڵە و کەسوکاری بارمتەکانیش دەڵێن کە تا چەند ڕۆژ لەمەوبەر بارمتەکان لە ژیاندا بوون. ئەوان هەروەها دەڵێن نەتانیاهۆ ئامادە نییە سازش لەگەڵ حەماس بکات بۆ ئەوەی لە دەسەڵاتدا بمێنێتەوە، هەر بۆیە بە بەرپرسی مەرگی منداڵەکانیانی دەزانن. کوژرانی بارمتەکان ناکۆکی نێوان وەزیری بەرگری کۆنەپەرست و سەرۆکوەزیری قوڵتر کردوێتەوە. بایدن سەرکۆماری ئەمریکاش بە شێوەیەکی ڕیاکارانە نەتانیاهۆی تۆمەتبار کرد بەوەی کە کارێکی ئەوتۆی بۆ ئازادکردنی بارمتەکان نەکردووە. هەروەها یایر لاپید ڕێبەری ئۆپۆزیسیۆنی شێرشی تندی کردوتە سەر نەتانیاهۆ. ناوبراو ڕۆژی سێشەممە سێنزەی خەرمانان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی سیانزەی ئیسرائیل ئاماژەی بەوە کرد کە سەرۆکوەزیر بەردەوام دەیەوێت لە پابەندبوونی پێشووی بە کۆنتڕۆڵی دەواازەی ڕەفاح لە ڕێگەی نظامیەوە تا پێداگری ئێستا لەسەر کۆنتڕۆڵکردنی ڕێڕەوی فیلادێلفیا، ڕێڕەوی سنووری نێوان میسر و کەرتی غەزا وەک بیانوەیەک بۆ درێژەدان بەو شەڕە کەڵک وەربگرێت. لاپید هەروەها دەڵێت تاکە شتێک کە بۆ ئەو گرنگە ئەوەیە کە کابینەکەی نەڕوخێت. ئەو وتی لە مێژووی ئیسرائیلدا هیچ کەسێک لە نەتانیاهۆ زیاتر بە ئاراستەی بەهێزکردنی حەماسکاری نەکردووە و لە درێژەی قسەکانیدا نەتانیاهۆی بەهۆی پێدانی جانتای پڕ لە دۆلار بە حەماس بە ئامانجی تێکدانی سەقامگیری دەسەڵاتی فلستین و خۆڵترکردنەوەی کەلێن و ناکۆکیە ناوخۆیەکانی نێوانیان تۆمەتبار کرد. مانگرتن و خۆپێشاندانەکانی ئێستا لە دوای هێرشی هەمەلایەنەی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر خەڵکی غەزە و کوشتاری جینایەتکارانەی زیاتر لە 40,000 کەس کە دوو لە سەر سێیان ژن و منداڵن و هەروەها وێرانکردنی ئەو ناوچەیە گەورەترین چالاکی ناڕەزایەتی لە دژی کابینەی ڕاستی توندڕەوی ئیسرائیل بووە. چارەنووسی خودی نەتانیاهۆ بەستراوەتەوە بە درێژەی شەڕ و تەنانەت تەشەنە سندنی ئەو شەڕە بۆ ناوچەکە. ئەگەر ئەم ئاکسیۆن و ناڕەزایەتیە بێوێنانە بتوانن کابینەکەی بڕوخێنن بە دڵنیاییەوە ناوبراو بەهۆی پەروەندەی دزی و گەندەڵیەکانی لەگەڵ گوشارێکی زۆر و تەنانەت زیندانیش بەرەوڕوو دەبێتەوە.
بەڵام مەسەلەکە لە چارەنووسی سیاسەتمەدارێکی کۆنەپەرست ئەولاترە. ئەم ئاکسیۆنە بەربڵاو جەماوەریان نیشانەی بوونی قەیرانێکی قوڵە لە کۆمەڵگەی ئیسرائیلدا. ئەم قەیرانە خۆی بەشێکە لە قەیرانی ڕوولەپەرەسەندنی سیستەمی سەرمایەداری لە جیهاندا. چینی کرێکاری ئیسرائیل سەرڕای ئەوەی کە لە ژێر کۆنتڕۆڵی فیدراکسیۆنێکی ڕێفۆرمخوازدایە، بەڵام ئەو ئاکسیۆنی ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان و ڕۆژانی دواتر نیشانیدا کە تاکە هێزێکە کە توانایی چارەسەرکردنی کێشاڵۆزەکانی کۆمەڵگەی ئیسرائیل و لەوانە گرنگترینیان مەسەلەی شەڕی غەزە هەیە.